شرط نییە هەر لە سەرەتای ژیانەوە هەر دووم و لە چەنەگەی هات یاخود مو لە شوێنێک هات کە نائاسایی بوو دنکەک بوو یا دوو بوو ئەوە دەکا ئەو ئافرەتە وردە چیسەی سەرەلکەدانی هەیە یاخود هەندێک کەس دێ خۆی مووی ڕەشە ماشەڵڵا مووەکانی خۆیان با بڵێن ئەستورە ئەوە حتمەن جستەی وەی وەکو یەکەک نییە کە مووەکانی سیسە و زەردە و ئەوەیە یەکسەر پێدەڵێن ئەتوو وردە چیسەت هەیە دەچی لێزەر بکایە شتە کۆمەڵک فەحسی هەرمۆن ئەوانەی پێ دەکەن کە هیچ پێویستی نییە لێی دەپرسی سوڕی ماگەنێتەوە بڵێ هیچ کێشت هەیە نەخێر قەڵەو بووی نەخێر هیچ ئەوە کتێ نەخێر ئەدرۆ وەڵام موم زیادی کردیە شرط نییە ئەو موو زیادکردن شێوازی موو زیادکردنی وردە چیسە زۆر دیارە ینی شێوازەکەی زۆر وەکو ئیپیا و کەمێک لولی تێدایە دڕ دەبی لە دنکەک زیاتر دەردەچی تەواوەکە لەو شوێنانە ئەوە پێدەگوترێ یەکسەر دەچی لە دوو هۆرمۆنات و سۆنەر و ئۆشتانە دەگەڕێ ئەوە یەکە دووەم نیشانە قەڵەوی بەبێ ئەوەی خواردنەکی زۆر بخوا بە تایبەت لە جێگای لە بابڵێن شوێنی زگ قەڵەو دەبێت لای زجی و زۆر بابڵێن خواردن و ئۆشتانش کۆنتترۆل دەکات بەڵام هەر کێشەکەی دانابەزە